بەرە سلااوان لێبێت ئێمە بەردەوامین وەکو ئاماژەم پێکرد پێش پشوەکە ئۆتمیوانێکمانە بێت جا لەکوێوەیە لە شاری کەرکووک و لە قورسی کوردستانەوە لەگەڵمانابێت بەڵام ئێستا پێتانەڵێم بۆچی و سەبارەت بەچی قساکەین و قسەی لەگەڵاکەین. چەند ڕۆژێک لەو پێش لە کورسات مەگەزینەوە باسمان کرد کە شانۆی لەودی و دەرگا داخراوەکان نمایشەکرێت جا ئەمڕۆ ئەو شانۆیە لەلایەن گروپێک لە شانۆکارانەوە شانۆیە نمایش کرا کە ناوەڕۆکی شانۆیەکەش باسی لەوا کرد هۆکارەکانی دروستبوونی مرۆڤی ناتەندروست و توندڕە و کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و هەندێک جار بابەتەکانی ناو کۆمەڵگە هەندێک بابەت هەیە ئەبێ بەڕاستی دەستی بۆ ببرێت جا بۆ ئەوەی کە قسەی زیاتر بکەین سەبارەت بە ئەم شانۆی و ئەم بەرهەمە میوانداری یاخود با بڵێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک کاک نەژاد نەجم دەرهێنەری ئەم بەرهەممان لەگەڵایە. کاک نەژاد سلااو لەبێت ئەم کاتەوە باش بێت زۆر سپاس بۆ تۆ بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئەم کاتان باش سپاس بۆیەوە سپاس بۆ کورسات هەمیشە پێشەنگە و بەڕاستی ماڵی هونەرمەندانە. زۆر سپاس بۆ تۆش کاک نەژادیش هەمیشە لە شاری کەرکووکۆ پێشەنگ بۆ لە کارە شانۆیەکانە ماشەڵڵا لە زۆربەی کارەکانە ئەبێ کاک نەژاد بوونی هەبێت هەر بژیت کاک نەژاد و پێم بڵێ ئەم کارە شانۆیە یاخود با بڵێن ئەم بەرهەمەی ئەم جاران چ مانایەکی بۆ تۆ بەخشیوە. ئەم کارە طبعا هەموو کارێکمان لەگەڵەوەیکی کە جیاوازی گەورەیە بەڵام ئەم کارە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دوای زیاتر لە 2 مانگ ئێمە ڕۆڤەکردن و کارکردن لەسەر ئەمە جیاوازی ئەم کارەمانەوەیە بە زمانی عەرەبی بە ئەکتەری کورد و بە زمانی عەرەبی پێشکەشەکەین. طبعا خۆتان زانن گروپی شانۆی هەوار هەمیشە ساڵانە بەرهەمی جیاواز پێشکەشەکە بۆم ساڵ لەودی و دەرگا داخراوەکانەوە کە لە نووسینی نووسەرێکی کچی کەرکووکی بە عەرەبە بە خۆشحاڵیەوە یەکەم ئەزمونێتی ڕاستەوخۆ یەکەم ئەزمموی بێتە بەرهەمێکی شانۆیی هەم بۆ ئەو جێگەی خۆشحاڵیە هەم بۆ ئێمەش تەجروبەیەکی زۆر تازەیە چونکە کارکردن و دەستبردن بۆ بابەتی سایکۆدراماکان یاخود سایکۆلۆژیەکانی ژیان کارێکی زۆر قورسە. شێوازی کارکردنی ئەم جارەمان بە سایکۆدرامایە لەبەرەوەی بەڕاستی دەستبردن بۆی تەنانەت خوێندنەوەی بابەتەکانیش قورسە ئێمە بتوانین کارێکی شانۆیی بە زمانی عەرەبی کە تازەترین بەرهەمی گروپی شانۆی هەوارە بێ لە 2026 بە خۆشحاڵیەوە دوای 2 مانگ کارکردن لەسەری کە لە نووسینی مەلاک ئەحمەد و سینۆگرافیا و درێنانی خۆمە کاری بەرجەستەکاران هاوسەری ئیدریس سەلام زەنگەنە دارا عەزەدین وەکو کاستینگ و کاری دیکۆر بەرهەم یاسین و بەڕێوەبەری بەرهەم هێمن جەمال بوو. ئەم کارە ئەمڕۆ وەکو ئەزمموونێک هەمیشە ئێمە کە کاتێک کارەکەین یاخود نمایشێک ئامادەکەین یاخود پرۆژەیەک ئامادەکەین یەکەم نمایشمان ئەبێتە ئەزمموی واتە زۆر جارانەڵی ئەڵقەی سفر ئەمڕۆ ئەو کارەمان کرد. دەستە خۆش بێ کاک نەژاد لەشی هەموو لایەکتان ساغ بێت جا کاک نەژاد هاوکارانمان لە شاری کەرکووک راپۆرتێکیان سەبارەت بە ئەو کارە شانۆی و ئەو بەرهەمە بۆ ئامادە کردوین بابێ کۆبینەری بین. شانۆی لەو دیوی دەرگا داخراوەکانەوە هاتا بەردیدی شانۆدۆست و بینەران گروپی شانۆی هەوار نمایشی بەرهەمەکەیان کرد. ناوەڕۆکی بەرهەمە نوێیەکە تایبەتە بە هۆکارەکانی دروستبوونی مرۆڤی ناتەندروست و توندڕە و ئەمڕۆ نمایشەکەمان هاوکات بوو لەگەڵ 8 مارسا کە ڕۆژی جیهانی ئافرەتانە. ناوەڕۆکی شانۆکەمان باسی لە هۆکارەکانی دروستبوونی تاکی توندڕە و لە کۆمەڵگا یاخود هۆکارەکانی دروستبوونی مرۆڤی ناتەندروست لە کۆمەڵگا چ هۆکارەکان
بە هەر جۆرێک بێ جاری وایە هۆکارەکان بە مەبەستە یاخود بەبێ مەبەست بۆ ئەوی مرۆڤێکی تەندروست لە کۆمەلگایە بەرهەم بێت مەرج نییە تونند و تیژەکە کە بەرامبەر ئینسانەکانەکرێت تونند و تیژی بەدەست بێت هەنێ جار بە وشەیەک بە شکاندنەوەیەک بە ئیهمالکردنێک بە کۆمەڵێک بابەتی تر ئێمە لێرە جەختمان کردە سەر ئەوانە و کارکتەری سەرەکی لەم شانۆیە خانمێکە بۆیە ئەتوانین بڵین لە 8 مارسا دڵخۆشین کە ئەم بەرهەمەمان پێشکەش کرد. هذا ما يحدث وما معي. تقریبا مانگونی و دو مانگە خەریکەم پرۆژەین بەتمان بگەینە پرۆژێکی گشتگیر بۆ زۆر شوێن و فستیڤال بیبین سەرەتا بڕیارماندا لە شارێکی خۆمان نمایشکەین بۆ بینەری خۆمان بێبەش نەبێت لەم بەرهەمەی خۆمان و لامان کاشە ئازمونێکی نوێیە بە زمانی عەربی پێشکەشمان کرد ئێمە زۆر جاتینە وڵاتان کێشی زمانیانە چەند ئێمە زمانەکەمە هوەرێ بەڵام زۆر جا داوامان لێکراوە بە زمانی جیاواز هەچەندە پێشتر بە ئینگلیزی و بە کۆمەڵە فارسی زمانی جیاواز نمایشمان کردووە. بەرهەمانویەکەی گروپی شانۆی هاوار چەند ئامانجێک لەخۆ دەگرێت لەوانە هەناسەی شانۆ و هونەرە لە نێو هەموو ئەو جەنجاڵیەی جەنگ و مەترسیە گەورەکانی دەوروبەر لەلایەکی تریش هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیانی ژنان کاکتەری سەرەکی شانۆکە کچێکی کوردە و بە زمانی عەرەبی شانۆکە پێشکەش دەکات جگە لەمەش دوورکەوتنەوەیە لە بیری تونڕەوی کە ببێتە هۆی مەترسی بۆ دەوروبەر. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە و ناردنی لە شاری کەرکووکەوە جا کاک نەژات ئەوەی کە ئێستا تێبینیم کرد لە نێو راپۆرتەکە ئەوە بوو ئێوە بڕیارتانیاوە کە لە ئەمڕێوە لە 8 مارسا ئەم شانۆیە نمایش بکەن لە هەمان کاتیشا ئەمە با بڵین پەیوەندیکی ئەو هاو ئەو تۆی نییە بە ژنانەوە ئێوە چۆن ویستان کە هەم ژنان وە لەلایەکی دیکەش توندڕەوی نێو کۆمەلگا ببەستنەوە بە یەکتری. طبعا بۆ تەوقیتەکە 8 مارس بیرمان لەوە کردوێتەوە کە 8 مارسەوە ئەمڕۆ نمایشێک پێشکەشکەین ناوەڕۆکی ئیشەکەیش 100% پەیوەندی بە 8 مارسەوەیە لەبەرەوەی ئەم بابەتی کە ئێمە دەستمان بۆی بردۆ باس لە دوورگەی ئەپستنەکە و دوورگەی شەیتانەکە ئەو بابەتە قێزۆنەی کە لەو دوورگەیە و لەم ڕۆیە دژی ئینسان نەکو بەتایبەت بەس ژن دژی ئینسان و مناڵ و ژنی و کچی بچووکە ئەکرێ و بەگشتی لەسەر مرۆڤایەتی ئەوەی کە هەڵدانەوەی و نیهێنیانە لەو دوورگەیە و بابەتەکانی ڕۆژ لەم نمایشە بوونی هەیە و بۆ خۆی بابەتێکی تەواو لەسەر 8 مارسە وەکوتم حاڵەتەکان حاڵەتی زۆر بیانی بە حاڵەت بە جۆرێک بوو ئەوەی جێی سەرسوورمان بوو یەکێک لە بینەران هەرچەندانی تەمەنی بینەران تەمەنێکی گەوریان بوو کە لە پەیمانگای هونەرجوانەکان بەڵام یەکێک لە بینەران بورایەوە دەستبردن بۆ سایکۆدراما و سایکۆلۆژی ئینسانەکان بەتایبەت لە ڕووی بینەرانەوە ئەمە بابەتێکە زۆر خەتەرانە ئێمە بەڕاستی تەوەقعەوەمان نەکرد تەئسیرەکە بە جۆرێک بێت یەکێک لە بینەران ببورێتەوە ناڵم لە ترسناکی نمایشەکان بەڵکو لە دەستبردن بۆ حاڵەتی ناوەوەی ئینسان کە بە جۆرێک ینی هیچ یەکێک لە بینەران تەسەوڕی دیمەنەکانی یەک لە دوایەکەکانیان ناکرد کە پڕ بوو لە مفاجە کە پڕ بوون لەو حاڵەتانی کە ئەوەی کە ئێمە بینیمەتەنانێت ئەو وێنەگرانی کە وێنەی نمایشەکەیانیان کردووە زۆربیان دەستیان لەرزاوە یاخود کامیرەکەیان پێ نەگیرەوە ئەمە ئەوەیە کە ئێمە ئیشمان لێ کرد لەم نمایشە لە ماوەی 2 مانگە لە ڕێی جەستەوە لە ڕێی دەنگەوە لە ڕێی تابلۆوە بە 2 جۆر کارکردن لەم ئەوەی کە سایکۆدراما ئەوێ حاڵەتی هەست و ئەحساسی ئەکتەر لەگەڵ بابەتێکی تەهریج وەکو کۆمیدیا. دەستخۆش کاک نەژاد هەڵبەتن بۆی وتم کە
ڕێک پێیوەست نییە بە ژنانەوە چونکە بابەتی سەرکی نێو شانۆیەکە باسکردن بوو بە هۆکارەکانی دروستبوونی مرۆڤی ناتەن دروست و توندڕە و لە هەمان کاتیشە ئەپستن کەمێک پەیوەندی و پەیوەستی هەبوو بە مناڵەوە ئەمە لەلایەک لایەکی دیکە لە کارە شانۆیەکان و لە بەرهەمەکانی خۆتانە زیاتر باس لە ئێش و ئازاری ژنان ئەکەن ئەی باشە بڕیار نییە لە داهاتووە باس لە سەرکەوتنی ژنان بکەن لە نێو بەرهەم و کارە شانۆیەکانی خۆتانە؟ بەڵە با پێشەوەی جوابیەوە بەمەوە تەبان ئەم کارە لەو دوو دەرگا داخراوەکانەوە تەبان بە هاوکاری سنتەر ڕۆشنبیری کەرکووک بە تایبەت دکتۆر ڕێبین بەڕێوەبەری سنتەر لەگەڵ پەیمانگە نوێژوانەکانی عەرەبی لە کەرکووک بە تایبەت مامۆستا قاسم غەمگین باسی سەرکەوتنی ژنی کورد لە زۆربەی کارەکانی ئێمە هەیە ئەوەی کە دوایمین کارمان سەلمە کەڵە ژنێکی کە هێندەی شاخەکانی کوردستان بەرز نرخانمان لە زیاتر لە 18 وڵات کە سەلمە توانی لە ڕێی چیرۆکی سەلمەوە بتوانین جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و کۆچی خەڵکی کوردستان و عێراق بگەێنێتە دادگای لاهای کە چووە فەڕەنسا چووە زۆربەی وڵاتانی عەرەبی ئەمە لەمە سەرکەوتنتر کە باسی ئازایەتی و جوامێری ژنێکی کورد بتوانێت لە ڕێی نمایشێکەوە ئەم تەمان ئەوگوی ئاگدارن نمایشی سەلمە بە زمانەکانی فەڕەنسی و ئینگلیزی و کوردی و عەرەبی و فارسیش پێشکەشکرا بە 4 ئەکتەری جیاواز بە 4 زمانی جیاواز پێشکەشکرا کە ئەو پڕی ئازایەتی و بێوەری و جوامێری ژنمان نیشاندا. کاک نەژات جا هەمیشە من کە لە شاشەوە تۆم بینیوە زۆر چالاکیوەک و ئاماژەشم پێکرد بەگشتی لە هەموو کارە شانۆی هونەرەکانە بەرەستان بوونتان هەیە و بڕیار نییە لە داهاتوێکی نزیکە بەشداری لە نێو فستیڤاڵەکان بکەنەوە دووبارە؟ ئەم نمایشە بۆی ئەمە یەکەم جاریانەوەکو لێ دوانێدەم بانگێشی وڵاتی فەڕەنسا کراوە لە پاریس بۆ تونس بۆ ئوردن بۆ مەغرب بۆ ئەم 4 وڵاتە ئێستا بانگێشنامەمان پێگەیشتووە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەمڕۆ یەکەم نمایشمان بوو بەڵام ئێمە ڤیدۆی پرۆڤەمان نارد بۆ ئەو 4 فستیڤاڵە و لە هەر 4 وڵاتە وەرگیراوە تەبعاً خۆتان دەزانن گروپ شانۆی هەوار کاتێک بەرهەمێک پێشکەشەکە ئیکاتە پرۆژە پرۆژەی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ بەردەوامی پێدرێت. کاک نەژات زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووین کە لەگەڵمان بوویت زۆر خۆشحاڵ بووین بە هیوای کاری زۆر جوانتر و باشتر. زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ کورسات. زۆر سپاس بۆ تۆش.